ئەو کەسانێکەوە ڕوو لە ماڵی خوای پەروەردگاریان کردووە بە ناوی ئەوەی کەوا فەریزەی حەج جێبەجێ بکەن بە ناوی ئەوەی کەوا هەموو گوناه و تاوانەکانیان لە خۆیاندا بماڵن پاشان بگەڕێنەوە بۆ ناو عائیلە و ماڵ و منداڵەکەی خۆیانیان خێر و بەرەکەتیش بهێنەوە بۆ وڵاتی ئێمە بۆ کوردستانی ئێمە بۆ ناو ماڵی ئێمە بۆ ناو عائیلەی ئێمە کە ئەوانە مبارەکن ڕویان لە ماڵی خوای پەروەردگار کردووە خوای پەروەردگار ئەوانی دعوت کردووە کە ئەگەڕێنەوە دەبێت بە جوانی بگەڕێنەوە و بتوانن حەجەکەی خۆیان ڕابگرن هەروە ئیهتیمام بەو شتەیە بدەن کەوا لە ناو ماڵی خوای پەروەردگارە ئەکرێ ئەو فەرز و واجبانێ کاتێکیش ئەگەڕێنەوە بە هەمان شێوە حاجیاتەکەیان پێوە دیار بێ و دروشمی حاجیاتیان لێ دیار بێ دروشمی ئیسلامیان پێوە دیار بێ شعائری دینی ئیسلامیان پێوە دیار بێ کەسێک ڕوو لە ماڵی خوای پەروەردگارە ئەکا بە نیەتی ئەوەی کەوا خوای پەروەردگار لە هەموو گوناهەکانی خۆش ئەبێ بڵێ هەر کەسێک ڕوو لە ماڵی خوای پەروەردگارە بکە خوای پەروەردگار لە هەموو گوناه و تاوانێکی خۆش ئەبێ بەڵام کەسێک لە دنیا حەق و مافی کەسێکی لەسەرە کەسێک لە دنیا غەدری لە کەسێکا کردووە هەزار حەج بکەی خوای پەروەردگار لێت نابورێ کەسێک ماڵی کەسێکی خواردووە زەفتی کردووە هەزار حەج بکەی خوای پەروەردگار لێت وەرناگرێ حەق و ناز زیایە لەگەڵ حەق الله حەقی خوای پەروەردگار ئەتوانێت لێت خۆش بێ بەڵام حەقی منت لەسەر بێ حەقی کەسێکی ترت لەسەر بێ ڕوو لە ماڵی خوای پەروەردگاریشا بکەی بە ناوی ئەوەی کەوا خوای پەروەردگار لێت خۆش ئەبێن هەموو گوناهەکانت لێدا ئەماڵێ نەخێر حەق و ناز جیاوازە دەبێت تۆ گەردەنی خۆت بەو کەسێ ئازا بکەی ئەو حەقی کەوا لەلایتی دەبێت حەقەکەی پێ بدەیتەوە ئەو کات ڕوو لە ماڵی خوای پەروەردگارا بکەی ئەگەر نابچێ ماڵی خوای پەروەردگار هەر ئەوەی واجبەکەت لەسەر لاکەوتووە و حەق و ناسی ئەو کەسەشت هەر لەسەر ماوە هەتا قیامەتە خوای پەروەردگار لەسەر پردی سیڕاتە ڕات ئەگرێ و لێ پێچینەوەت لەگەڵا ئەکا